سێ مانگ بەسەر هەڵبژاردننی پارێزگای کەرکووک تێدەپەڕێت تا ئێستا هیچ شتێک دیار نییە. ئەنجومەنی پارێزگا کۆنەبۆتەوە، پارێزگار دیاری نەکراوە، تەوافق نییە لە نێوان پێکاتەکان. هۆکاری ئەمانە چییە؟ بۆچی ڕێک ناکەون؟ ئەمانە کۆمەڵەیە پرسن. ئێمە لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتر لەسەر دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز عەزام حەمدانی، ئەندامی هاوپەیمانی عەزم لە کەرکووک، ڕاستەخۆ لە شاری کەرکووکەوە لەگەڵماندایە. بەڕێز حەمدانی، شەوتان باش، سوپاستان دەکەین کە بەشدارن لەگەڵمان لە ژووری هەواڵی کوردستان 24. بۆ خۆ دەزانی سوودانی دوو جار لەگەڵ پێکاتەکان دوای هەڵبژاردننی کۆبێتەوە، بڕیارە جارێکی تریش لەگەڵ پێکاتەکان کۆ ببێتەوە بۆ ئەوەی گرێچۆرەی ئەو کێشانەی کەرکووک بکرێنەوە. هۆکار چییە ناگەنە ڕێکەوتن؟ بۆچی ناگەنە ڕێکەوتن؟ بەڵێ سەرەتا سڵاو ڕێز بۆ ئێوە بۆ بینەرانی کەناڵە بەڕێزەکەتان. بێگومان کاتێک قسە لەسەر کێشاری کەرکووک دەکەین، ئێمە قسە لەسەر شارێک دەکەین کەوە بەڕاستی چەندی تەگژەی بەخۆی بینی و ناکۆچی لە دیدگاکان هەبووە، ناکۆچی لە بۆچوونە سیاسی کۆمەڵایەتەکاندا هەبووە. کەرکووک شاری پێکاتەکانە کورد و عەرەب و تورکمانی لێ بەڕاستی هەر پێکاتێک بۆچوونێکی هەیە و دیدگایکی هەیە. فاکتەری ترس نەبوونی متمانە بەڕاستی وای کردووەکەوە ئەم پێکاتەنە لە نێو خۆیاندا ڕێک نەکە. واک دەزانن کەوا پێکاتەی عەرەب خودداریان هەبووە لە بەڕاستی لەسەر ئەو دەسەڵاتی کە لە کەرکووک هەبووە کە متمانەی بە بڕیارەکان نەبووە. لە هەمان کاتدا پێکاتەی کوردیش بە هەمان شێوە دوای 2007 بەڕاستی متمانەی بەدەسەڵاتی خۆجێی لە کەرکووک نەبووە. بەڕاستی دواتر لە هەمان کاتدا پێکاتەی تورکمانیش ئەوانیش داوای دەسەڵات دەکەن هاوشێوەی کورد و عەرەب لە بەرامبەر ئەم هاوکێشە قورسەدا بەڕاستی تەواوی لانە سیاسەکان لە پارێزگای کەرکووک نەیانتوانیوە بگەن بە بڕیارێکی نیشتیمانی یەکگرتووکەوە حکوومەتێکی خۆجێی نیشتیمانی هەبێت و پۆستی پارێزگار یەکلا بکرێتەوە. لە هەمان کاتدا بڕیاری سیاسی عەرەبی، بڕیاری سیاسی کوردی بەڵێ زۆر باشە. بەڕێز حەمدانی، عێراق دوای 2003 دەڵێن عێراقی تەوافقە، دەبێت لە نێوان پێکاتەکانی عێراق تا ئێستاشکە بەردەوامە. دەژڵێن کەرکووک عێراقێکی بچکۆلەیە. جگەل لە تەوافق هیچ ڕێگە چارەیەکی تر هەیە بۆ ڕێکەوتن؟ بەڵێ پێم وایە شاری کەرکووک لە دۆخی گشتی عێراق جیاواز نییە. وەک دەزانن کە عێراق هەموو پێکاتە کۆمەڵایەتیەکانی تێدا لەسەر ئاستی ئیتنیکی و لەسەر ئاستی نەتەوەیی. شاری کەرکووکیش بە هەمان شێوەیە. بۆیە بەڕاستی کەرکووکیش بەشێکە لەم پرۆسێ سیاسی. ئەگەر هاتوو سازان نەبێت بەڕاستی بەم شێوەیە هەیە کە بەرەوە نابرێت. ئەوەی کە ناو دەبرێت هاوکێشەی نیشتیمانی، ئەوەی کە دابدرێت چەمچی هاوڵەتی بوون، ئەوەی کە شاری کەرکووک جیا دەکرێتەوە. ئیدارەدانی ئەو پارێزگایە پێویستە یاسایەکە بەسەر بنەمای هاوڵەتی بوون کەواتە هەموو پێکاتەکان پێویستە لەنێ خۆیاندا ڕێک بکەون بەڕاستی بنەمایەکی هەڵبژاردننی کۆمەڵایەتی یەکگرتوو هەبێت بۆ ئەوەی کەوا لە بەردەم پرۆژێکی نیشتیمانی بێن. بەڵام بابەتی پراوێزخستن لەسەر حسابی پێکاتێکی دیکە پێمان وایە کەرکووک تەنگژەی دیکەی بۆ دروست دەبێت. بۆیە پێویستە لەسەر تەواوی لانە سیاسەکان ڕێککەون لەسەر پرۆژێکی نیشتیمانی لە کەرکووک. لە هەمان کاتدا متمانە هەبێت لە نێوان پێکاتەکاندا کار بکەن بۆ ئەوەی بەڕێگەیەکی نیشتیمانی و بەڕێگەیەکی عێراقیانە کار بکەن، دوور بکەنەوە لە بەکەڵەکەکردنی کێشەکان و بابەتی پرۆژە حیزبیەکان و جارێکی دیکە پارێزگاکە بگرێنەوە خانەی ئاڵۆزی و زۆر باشە. بەڕێز حەمدانی، ئێوە قسە زۆر لەسەر ئەوە دەکەن دەبێت پێکاتەکان ڕێک بکەون، بەڵام تا ئێستا ڕێک نەکەوتون. ئایا پرسیارەکە ئەمەیە بەردەوامی ئەم دۆخە تەنها لە بەرژەوەندی یەک پێکاتەدا نییە کە ئەویش پێکاتەی عەرەبیە و ئایا دەکرێت پێکاتەکانی کورد و تورکمان فرامۆش بکرێن؟
ئێمە دەبێت ڕێکەوەین کە ئێمە هەمومان هاوبەشینە ئیدارەدانی کەرکووک هەروکو چۆن عەرەب مافی هەیە لە هەمان کاتدا تورکمان و ئەو کورد و تورکمانیش بە هەمان شێوەیە مافیان تەنانەت کریستیانەکانیش کەرکووک شاری پێکاتەکانە پێویستە لەسەر هەمووان بەشدار و هاو بەشم لە ئیدارەدانی ئەو پارێزگایەدا بەڵام وەکو باسم کرد بەڕاستی قەبارەی فاکتەرە نەرێنیەکان کە لەو پارێزگایەدا جەهێڵدراون بەڕاستی وای کردووە کە بڕیارێکی نیشتیمانی لە کەرکووک نەبێت هەمووان دەزانن کە پارێزگای کەرکووک شارێکە بەڕاستی ناکۆچێکی هەرێمی و نێودوڵاتی لە سێرە بەڕاستی بڕیاری هەرێمەتی نێودوڵەتی لە پارێزگای کەرکووکدا هەیە بەڕاستی وەکو دەزانین ئەو ئەجێندای نەتەوەیەکگرتووەکانیش لە هەمان شێوە جێبەجێ دەکرێت تاوەکو 2020 تاوەکو ئێستا هیچ بڕیارێکی یەکگرتووی تێدا نەبووە بەڕاستی عەرەب کورد هەڵنابژێرێت بە پێچاوانەوە ڕاستە تورکمانیش بە هەمان شێوە هەروەکو باسم کرد کەرکووک بەڕاستی دەوڵەتۆچکێکە لە نێوان دەوڵەتێکدا بۆیە ئێمە بەڕاستی پێویستە ئەو ئیرادانە کۆ بکەینەوە ئیرادەی تورکمانی و عەرەبی کۆ بکەینەوە لە یەک بنەمادا لە یەک پرۆژەوەدا بەڵام ئەم بابەتە پێویستی بەچیا پێویستی بە کاتی زیاترە پێویستی بە دانایی و سیاسەتێکی ڕەشید هەیە تاوەکو ئەو دیدگایە دادپەروەرانە هەبێت ئەو کاتە دەتوانین حکوومەتێکی خۆجێی نیشتیمانی دروستکەین کە هەمووان ڕازی زۆر باشە بەڕێز حەمدانی ئێوە ئاماژەتان بە خاڵێکی گرنگدا ئەگەر بە هەڵەدا نەچووم دەڵێ تا ئەو کاتێ ڕێکەوتنی نێوان پێکاتەی عەرەبی و تورکمانی دەکرێت دۆخەکە هەروە دەبێ بەڵام پرسیارەکە لەگەڵەوەشدا ئەوەیە ئایا دەستێوەردانی دەرەکی هەیە لەوەی کە نەتوانن بگەنە ڕێکەوتن بەڕاستی پێم وان نییە کە بڕیارێک هەبێت بەڵام پێویستە ڕێککەوتین بەشێوەیەکی گشتی کە کەرکووک لە نێو دەوڵەت وەکو دەوڵەتی عراقدا دۆخی عراق ئالۆزی هەیە دەستوەردانی دەرەکی هەیە لە هەمان کاتدا بۆتە گۆڕەپانێک لاکردنەوەی ململانەکان چەندین تەگژەی ئامنی و ئابووری هەیە لە عراقدا وەک دەزانن سەروەری عراق بەڕاستی هەنێکجا لە دەست درراوە بۆیە کەرکووکیش بەشێکە لەو دۆخە گشتێکە لە عراقدا هەیە کەرکووک شارێکی نەوتیە ئەو برە نەوتەی کە لە کەرکووکدا هەیە بەڕاستی هەندێک لایەنە نێودەوڵەتیەکان وا دەکەن کەوا ڕۆڵیان هەبێت لە ئیدارەدانی بەرهێنانی نەوت لە کەرکووکیشدا یاخود بە شێوەیەکی ناڕاستەوخۆ لە کەرکووکدا هەر کاتێکەوە کەرکووک لە ڕێگەی پرۆژێکی نیشتیمانیەوە بەڕێوە ببدرێت لە ڕێگەی حکوومەتی ئیتحادیەوە بێت ئەو کاتە دەتوانین کەوا بتمینەن بکەن پارێزگایەکی جوان بە پرۆژێکی نیشتیمانیە بەڵام ئەگەر هاتوو بوو مەجال بوار بدرێت بە بڕیارەکانی دەرەکی وەک دەزانن پێشتن مانگی پێشتن لێدوانێکی وەزیری دەرەوەی تورکیا هەبوو کە باسی لە پێکاتەی تورکمان دەکرد پێمان وایە کە بەڕاستی ئەمە جۆرێکە لە دەستوەدا ئێمە لەگەڵ هیچ دەستوەدانێکی دەرەچینی لە بابەتی کەرکووک پێمان وایە کەوا کەرکووک حکوومەتی فیدرالی بەسەرۆکاتی محەممەد شیع سوودانی کار دەکات لەسەر زۆر باشە بەڕێز حەمدانی کاتم زۆر کەم ماوەگەر بە کورتیش وەڵام دێتەوە من سوپاست دەکەم تۆ زۆر وشەی متمانە بەکاردێنیت هۆکار چییە پێکاتەکان عەرەب و کورد و تورکمان متمانەتان بە یەکتر نییە ئەو بێ متمانەیە بۆچی دەگەڕێتەوە لە دوای ساڵی 2023 بڕیاری سیاسی کوردی کە دەسەڵاتدار بووە لە پارێزگای کەرکووک بەڕاستی عەرەب ڕۆڵیان نەبووە لە ڕووی ئەمنی و ئابووریەوە بۆیە دەتوانین بڵێن ترسێک هەبووە لە عەقڵیەتی هاوڵاتی عەرەبی بڕیاری سیاسی کوردی کە دەیەوێت کارێکی جیاواز بکات بۆیە ئەم ترسەکە هەیە لە ذهنیەتی هاوڵاتی عەرەبی پێی وایە کە پێویستە پۆستی پارێزگار بۆ ئەوان بێت و دەسەپێنێت بە لایەنە عەرەبیەکان کە پۆستی پارێزگار بۆ لایەنی عەرەبی بێت پێمان وایەکەوە نیەتێکی نیشتیمانی هەبێت پەیامێکی دڵنیایی هەبێت پێویستە ڕابردوو لەبیر بکەین کار بۆ داهاتوو بکەین کەواتە وەلانانی ئەم ترسە و نەبوونی متمانە بە هەمان شێوە بڕیاری سیاسی کوردیش بە هەمان شێوە ئەویش هەست بەچی دەکات هەست بە ترس دەکات کاتێکەوە کەرکووک لەلایەن پارێزگارێکی عەرەبیەوە بەڕێوە دەبرێت ئەمەش جێگەی ترسە هەروەکو باسم کرد متمانە نییە لە نێوان پێکاتەکاندا تەنانەت لە نێوان لایەنە سیاسیەکان لە پارێزگای کەرکووکدا بۆیە ئێمە پابند بین وەکو لایەنە نیشتیمانیەکان پێویستە گفتوگۆیەکی نیشتیمانی هەبێت یەکتێگەیشتن هەبێت پرۆژەیەکی نیشتیمانی هەبێت کە ببێتە هۆی دروستکردنی متمانە و چارەنووسی حکوومەتی خۆجێی نیشتیمانی لە کەرکووک یەکلا بکاتەوە زۆر باشە زۆر بەڕێز عەزام حەمدانی سەرکردە لە هاوپەیمانی عەزم ڕاستەوخۆ لە شاری کەرکووکەوە لەگەڵما بووی سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان شەوتان باش
لە سەربازگەی تۆپزاوە لە باشووری کەرکووک کە سوکاری ئەنفالکراوان لە سەربازگەکەی یادی ئەنفالیان کردەوە کە سوکاری ئەنفالکراوان دژی ئەو هەوڵانە بوون کە ماوەیەکە لە تۆپزاوە دەستی پێکردووە کە حکوومەتی عێراقی دەیەوێت سەربازگەیەک بۆ سوپای عێراق لە نێو شوێنی ئەنفالکراوان دروست بکات.